ڕێبوارتەها پەرلەمانتاری فراکسیۆنە یەکێتیە نیشتیمانیە کوردستانی الپەرلەمانی عێراقی مەکرێ. بەڵێ کاک ڕێبوار ئەم کاتت باش وەکو دیارە ئەمڕۆ پەرلەمانی عێراق بانگێشتی خالد عوبێدی وەزیری بەرگری عێراق دەکا. هۆکاری بانگێشتکردنی وەزیری بەرگری لەم کاتەدا بۆچی ئەگەڕێتەوە؟ سپاس و بەیانی هەموو لایەکتان باش. دیارە بە پێیڕەوی ناوخۆی ئەنجومەنی نوێنەرانی عێراق مادەکانی 58 و 59 و 60 دیاری کردووە و دەسەڵاتی داوە بە هەموو ئەندام پەرلەمانێک یان ژمارەیەک لە پەرلەمانتاران استیجواب و بانگێشتی وەزیر و کەسە پلەدارەکانی نێو حکومەت بکەن بۆ لێپرسینەوە لەسەر هەر مەلەفێک ئەگەر پەیوەندی بە فەساد هەبێ یان مەلەفێک کە پەیوەندی بە کەم تەرخەمی جێبەجێکردنی ئیش و کارەکانی ئەو وەزیرە هەبێ لە وەزارەتەکەی. بۆ پێیا یەکێک لە پەرلەمانتارەکانی نێو ئەنجومەن نوێنەران کۆمەڵێ دیارە بەڵگەی کۆ کردوێتەوە لەسەر وەزیری بەرگری ئێستای ئەم حکومەتەی عێراق کە بەڕێز خالد عوبێدیە و بەڵگەکانیش لەسەر ئوموری فەسادە و کەم تەرخەمی لە سەرپەرشتیکردنی ئۆپراسیۆنەکانی دژ بە داعش و فەرق و جیاوازی یان زیاتر بە تائیفەکەری وەزارەتەکەی و فەساد و دەست پێنەکردنی ئەو ئیجراعاتانی کە بە ناوی ئیسلاحات دێت چی لە وەزارەتەکەی پێشوودا هەبووە کە ئەم تا ئێستا ئیجراعاتی نەکردووە. بەو کۆمەڵە بەڵگەیە و پەرلەمانتارە دیارە داوای کردو استیجواب کرێ و ئیمزای کۆ کردێتەوە. ئەمڕۆکە وەزیری بەرگری عێراق لە دانیشتنی پەرلەمان ئامادە دەبێت و پرسیارەکانی ڕوبەڕوو دەبێتەوە وەگەر هاتوو دوای تەواوبوونی پرسیارەکان مەجلس واتە ئەنجومەنی نوێنەرانی عێراق پەرلەمانتاران قەناعەتیان بە وەڵامەکەی هەبوو ئەوە هیچ تەسیرێکی نابێ ئیستیجوابەکە و ئەگەر هاتوو قەناعەتیان پێ نەکرد ئەوە سەرۆکی پەرلەمان سەحبی سیقا لەم وەزیرە ئەکاتە دەنگدانەوە لە نێو ئەنجومەنی نوێنەران و پەرلەمانتاران دەنگ لەسەر مانەوەی یان نەمانەوەی واتە سەحبی سیقەی ئەدەن. باشە کاک ڕێبوار، ئێوە وەکو پەرلەمانتارانی کورد ینی دەتانەوێت چی لە وەزیری بەرگری بپرسن؟ چی لێ دەپرسن؟ بە حەقیقەت من حەزەکەم بەڕوونی قسە لەسەر ئەمە بکەین. ئێمە وەکو پەرلەمانتارانی کورد دیارە ئێستاکە وەکو فراکسیۆنی سەوز یاداشتێکمان ئامادە کردووە لەسەر ئەوەی کە یاداشتەکە بدەین بە وەزیری بەرگری و لە یاداشتەکە کۆمەڵێ برگەمان تیا دیاری کردووە. گرنگترینیان ئەوەیە کە وەزیری بەرگری تا چەندێک برگەکانی نێو بودجەی گشتی عێراقی جێبەجێ کردووە کە یەکێک لە برگەکان باز لەوە دەکا هێزی پێشمەرگەی کوردستان لە مەنزومەی ئەمنی دیفاعی دەوڵەتی عێراقی ئەژماردرێت و پێویست و پێداویستەکانی ئەم هێزە لە پێویست و پێداویستەکانی هێزە وشکانەکانی عێراق دەبێ بۆی تەرخام کرێت. ئایا ئەم وەزیرە تا چەند جێبەجێکەری ئەم برگەیە بووە کە برگەیەکە لە نێو بودجەی گشتی عێراق بە قانون کراوە دەنگی لەسەدراوە کە هیچ لایەن و جیهەت و کەسایەتیەک لە نێو حکومەت ناتوانێت جێبەجێ نەکا. ئەمە یەکێکە لە پرسیارەکانمان کە ئێمە وەکو یاداش بیدەینە و لە هەمان کاتە کۆمەڵێ خاڵی گرنگ کە پێویستی ڕاستەوخۆی کە پەیوەندی ڕاستەوخۆی بە هێزی پێشمەرگەی کوردستان هەیە لە ڕووی دابینکردنی چەک و تەقەمەنی و پێویستە سەربازیەکان کە ئەمڕۆکە دەزانین هێزی پێشمەرگەی کوردستانە ڕوبەڕووی داعش بۆتەوە لە مەسافەی زیاتر لە 1200 کیلومتر درێژی و دیسانەوە دەیلێنەوە هێزی پێشمەرگەی کوردستان بووە کە یەکەم هێز بۆ لە عێراق توانێتی ڕوبەڕووی داعش بۆتەوە. ئەمانە دەکرێت بە یاداشە بدرێ، بەڵام وەکو ئەوەی کە ئێمە لە ناو جەلسەی پەرلەمان موداخلەکان بکەین ناتوانین، چونکو بەپێی نیزامی داخلی بەپێی پەیڕەوی ناوخۆ تەنها ئەو کەستەی کە مستەجوبە واتە ئەوەی کە خاوەنی ئیستیجوابەکەیە دەبێت ئەو پرسیار و قسەکانی خۆی ئاراستەی وەزیری دیفاع بکات. دەکرێت ئێمە بۆ ڕۆژانی داهاتوو هەر وەزیرێکی دیکە داوا بکەین ئیستیجوابی بکەین بەپێی پەیڕەوی ناوخۆ. بەڵام من لێرە ئەپرسم تەنها وەزیری دیفاع نییە ڕوبەڕووی گەندەڵی و فەساد ئەگەر بووبێتەوە. نمونەیەک هێنمەوە بەو پێی کە لە لژنەی نەزاهەم وەزیری تربیەی پێشوو، وەزیری ئیسکانی و ئیعماری پێشوو کە بە سەدان ملیاری دینار بە هەدەر دراوە کە لە ساڵی 2011 زیاتر لە 400 خوێندنگا لە عێراقدا ڕووخاوە و دەبێت خوێندنگای تازە بە نمونەیی دروست بکرێتەوە تا ئێستاکە
دروست نەکراوەتەوە لە 2011 و لە سەدا 60 بودجە و تەخسیساتی دروستکردنی ئەم خوێندنگایە بیناکانی دراوە بە کۆمپانیەکانش پارەکانی وەرگردووە بێ ئەوەی کار لە ئیشەکانیان بکەین. واتە لە عێراق فەساد زۆرە، واتە لە حکوومەتی پێشوو و لە یازال تا ئێستاکەش دەتوانین بڵێین لەم حکوومەتە فەساد زۆرە. بەو پێ ئەم وەزیرانەی کە لەم حکوومەتی ئێستا ئیجرa'اتیان نەکردووە، لێپرسینەوەیان نەکردووە لە ئیش و کارەکانی وەزیرەکانی پێشووی خۆیان، ئەوانش ڕوبەڕووی یاسا و لێپرسینەوە دەبن. باشە کاک ڕێبوار، ینی بەرپرسێکی پێشووی ئەمریکا باز لەوە دەکاتن کە هاوکات پێشتر ڕاوێژکاری سەربازی ئۆباماش بووە، باز لەوە دەکاتنەوە ئۆتۆمبیلانەی کە لەم دوایە ژمارەیەک ئۆتۆمبیلی سەربازی بۆ هێزەکانی عێراقی نێرداون کە باز لەوە دەکاتن پلێتی ئەو ئۆتۆمبیلانە لە قوتووی خواردنەوە ینی خواردنەوە گازیەکان دروست کراوە. ئێوە تا چەند ئەمە لەگەڵ وەزیری بەرگری باز دەکەن و هەروە ژمارەیەک لەو ئۆتۆمبیلانە بۆ هێزەکانی پێشمەرگە ژنێراوە؟ دیارە گەورەترین کێشە و فەساد لە وەزارەتی دیفاع هەیە. ئێمە پێشی ماوەیەک لە لیژنەکەی خۆمان لە لیژنەی نەزاها بانگێشتی بابلین ڕئیسی محکمەی جنایەتی عامی بەغدامان کرد و ئیدعای عاممان باز کرد، داوا کرد داواکاری گشتی واتە لەسەر ئوموری فەساد کە بە ڕاشکاوانە پێمان وت ئێمە لێکۆڵینەوە لەسەر جەم ئەو عەقدانە دەکەین کە لە وەزارەتی دیفاع و ناوخۆ کراوە. بەڕوون و ئاشکرا وەڵامی دایەوەتی تاکوی ئێستاکە لە وەزارەتی دیفاع و وەزارەتی ناوخۆ ڕێگر هەیە، واتە ناتوانین ئێمە تاکید لە هەموو ئەو گرێبەستە و عەقدانە بکەین کە لەگە وڵاتانی زلهێزا کراوە سەبارەت بە کڕینی چەک و تەقەمەنی و ئۆتۆمبیلی سەربازی. واتە شاردنەوەیەک هەیە و فەسادێک هەیە. ئەو ڕێگریانە لەلایەن کێوە لە عقود هەیە، لە گرێبەستەکان هەیە. بەڵێ ڕێگریەکان لەلایەن کێوە دەکرێت؟ ینی پێشتر زۆر باز لەوە دەکرێت کە مالکی ڕێگرە لە ئێستادا بە هەمان شێوە عەبادیش ڕێگرە یاخود کێ دەیکاتە؟ وەزارەتەکان دیارە خۆیان وەزارەتی دیفاع و ناوخۆ ڕێگرن و ئێمە لە لیژنەی دەستپاکی پەرلەمانی عێراق بە داوامان کردووە کە لە لیژنەکەمان میوانداری هەریەک لە وەزیری دیفاع و وەزیری ناوخۆ بکەین و تەکید لەسەر سەرجەم ئەو گرێبەستانە بکەین چی لە حکوومەتی پێشوو و چی لەم حکوومەتە کراوە. بە حەقیقەت گەندەڵەکان هەن و گومان و بەڵگەش لە هەمان کاتە هەن لەسەر فەسادی عقود سەبارەت بە کڕین و هێنانی چەک و تەقەمەنی و پێویستە سەربازەکان بۆ عێراق. باشە کاک ڕێبوار، ینی لە وتارەکەیدا عەبادی لە نەتۆیەکگرتووەکان باسی ڕۆڵی پێشمەرگەی نەکرد. ئێوە ئەم نیگەرانی لایەنە کوردیەکان لە ڕێگای وەزیری بەرگریەوە دەگەیەنن بە عەبادی؟ ئێمە هەموو شتەکان نەگەێنین بە تەئکید و ئینشاءڵڵا. بەڵێ ڕێبوار تەها پەرلەمانتارێ فراکسیۆنە یەکەتیان نیشتیمانیە کوردستانی